ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو جارێکی دیکە ئیتمار بن غەفیر وەزیری ئاسایشی نیشتیمانی قەوارەی زایۆنیستی بە سەرۆکایەتی هەزاران جوولەکەی ئۆردوگانشینی هاوردەی خاکی فەڵەستین و لەژێر ڕێوشوێنی ئەمنی توندا هەڵی کوتایە سەر مزگەوتی پیرۆزی ئەقسا لە شاری قودسی داگیرکراو. ڕووداوەکەش کاردانەوەی کۆمەڵگای عەرەبی و ئیسلامی لێکەوتەوە و سەرکۆنەی هەنگاوەکەیان کرد. لە سەرەتای ئەم ساڵەوە ئەمە سێیەم جارە کە بن غەفیر سنووری مزگەوتەکە دەبەزێنێت و هانی نانەوەی ئاژاوە و پشێوی لە فەڵەستین دەدات و پێشتریش لە مانگەکانی 1 و 5 ئەم ساڵ هەمان کاری ئەنجام داوە و ئەوەی باس کردووە کە مزگەوتەکە پیرۆسترین شوێنی جوولەکەکانە و دەبێت کۆنتڕۆڵی بکەن. ئیتمار بن غەفیر ڕەچەڵەکێکی عێراقی کوردی هەیە. لە 6 ئایاری ساڵی 1976 لە خانەوادەیەکی جوولەکەی عێراقی لە ناوچەی مێڤاسێرتی شاری قودس لەدایک بووە. باوکی جوولەکەیەکی بە ڕەچەڵەک عێراقیە کە لە خانەوادەیەکی کۆچەری جوولەکە لە قودس لەدایک بووە. باوکی لە کۆمپانیایەکی گازۆلین کاری کردووە و نووسەریش بووە. زانیاریەکان لەسەر دایکی بن غەفیر تەنیا ئەوەندەن کە کوردێکی جوولەکە بووە و لە ڕێکخراوی زایۆنیستی ئێرگۆندا چالاک بووە. ئیتمار بن غەفیر سیاسیکی ڕاستڕەوی توندڕەوی ئیسرائیلیە و خانەوادەکەی ئەلمانی بوون. لە سەرەتای کاری سیاسیەوە و لە تەمەنێکی کەمدا پەیوەندی بە بزوتنەوەی گەنجانی ڕاستڕەوە کردووە و کە بانگەشەی دەرکردنی عەرەبەکانی دەکرد. دواتر بە ئەندامی پارتی کاخی نەتەوەیی ڕەگەسپەرستی جوولەکە وەرگیراوە و بووە بە ڕێخەری پارتەکە و پاشان لە تەمەنی 14 ساڵیدا دەستگیر کراوە. ئەمەش دوای ئەوەی پارتەکە وەکو پارتێکی تیرۆریستی ناسێنرا. بن غەفیر لە تەمەنی 18 ساڵیدا بەهۆی پێشینە تاوانکاریەکانیەوە سوپای داگیرکەری ئیسرائیل ڕەتی کردەوە وەری بگرێت. لە ساڵی 2021دا وەکو ئەندامی پەرلەمانی ئیسرائیل کینێست هەڵبژێردرا. لەم بارەیەوە ڕۆژنامەی هارتسی عیبری هەڵبژاردنی بن غەفیری بە ڕۆژی ڕەش بۆ ئیسرائیل ناوهێنا. بن غەفیر پێشتریش وەکو پارێزەر و پاشان وتەبێژی فەرمی بەرەی نیشتیمانی یەهودی و ڕاوێژکاری میدیایی میکائیل بن ئاری ئەندامی پێشووی کینێست کاری کردووە. ئیتمار بن غەفیر لە ماوەی ژیانی سیاسیدا 50 تۆمەتی یاسایی ئاڕاستە کراوە کە 8 لەوانە تۆمەتی تاوانکارین و پێک دێن لە ئاژاوەگێڕی و پەکخستنی کاری پۆلیس و هاندان بۆ ڕەگەسپەرستی و پشتیوانیکردنی ڕێکخراوە تیرۆریستیەکان. لە ساڵی 2007دا و بە تۆمەتی هاندان بۆ ڕەگەسپەرستی سزادرا. لە 29 کانونی دووەمی 2022دا وەک وەزیری ئاسایشی نیشتیمانی لە کابینەکەی بنیامین ناتانیاهۆ دەست بەکار بوو. لەم بارەیەشەوە لە تۆمارێکی دەنگی دزەپێکراودا ئیسحاق هێرتسۆگ سەرۆکی قەوارەی ئیسرائیل لەبارەی بوون بە وەزیری بن غەفیرەوە دەڵێت حکوومەتی ئیسرائیل تووشی زۆرترین کێشە دەکاتەوە. دەربارەی کەسایەتیشی دەڵێت جیهان لێی دەترسێت. הדברים שאומר כאן הערב יהיו נוקבים ורוויי כאב, וחלקם לא ינעם לצד כזה או אחר.